چەند ڕۆژێکە نرخی پەتاتە لە علوەی سلێمانیدا گران بووە و بە دوای خۆشیدا تەماتەش وردە وردە نرخەکەی بەرەو گرانبوون دەچێت. منەچمە لای حاجی سەروەر عەلی سەرۆکی سەندیکای علوەی سلێمانی. سڵاو لێ بکە حاجی. هۆکار چییە کە پەتاتە گران بووە؟ بۆچی پەتاتە بۆ شێوەی گرانە بێت؟ پێشچی دەستخۆشیتان لێکەم. هۆکاری نرخی بەرزبوونەوەی پەتاتە ئێمە پێشتر پەتاتەی خوارووی عێراقمان هەبوو جنوبی عێراق. ئێستا بەهۆی ئەم سەرمایەوەیش کەمی کردووە و بەرهەمی نماوە ڕۆژ بەڕۆژ بەرەو گرانیەتی. ئێستا لە ئێرانیشەوە هەم ئێرانیش قەدەغەی کردووە هەمە لای خۆشمان قەدەغەیە. ئەگەر بەم شێوازە بڕوا لەوە چێ نرخی پەتاتە زیاد لە حەدی خۆی بڕاتە سەرەوە. چەند فەرقی کردووە نرخەکەی؟ طبعاً لەم چەند ڕۆژی ڕابردووە تقریباً کیلۆی 200 دینار لە نرخەکەی بەرز بووەتەوە. ئێستا بە چەندە کیلۆی؟ وەڵای ئێستا لە علوە لە 900 دینار بۆ 850 دینارە. پێشبینیەکە گرانتر ببێ؟ پێشبینیەکەم بڵێ بەوەی کە لە ئێرانیش گران بووە لە خوارو ناوەڕاستیش کە لێەوە هەواردەمان بکات گران بووە پێشبینیەکەم بچێتە سەر 1000 دیناریشەوە گەراوە. ئەمە نرخی ناو علوەی سلێمانی نرخی دوکانەکانی دەرەوە نییە؟ نەخێر ئەمە نرخی ئەوەی کە ئێماڵین جوملەیە ئەچێتە دەستی بەقاڵەکانیشەوە دوای ئەوش تەلەفێ بێ و لەوە ڕۆبایشی خۆشی بخاتە سەر ئەچێتە دەوری 1250 دینار و 1500. هەر لەسەر بابەتی پەتاتە لە ماوەی ڕابردوودا چەند دوکاندارێک و چەند کەسێک کە پەتاتەیان کڕیبوو بڕێکی زۆر خوڕی تیا بوو ناو جوێنیەکان. ئەم بابەتە چارەسەر کرا هۆکارەکەتان زین چی بوو؟ تەبعاً هەموو ئەو بەرهەمانەی کە ئێمە هاوردەیەکرێ یاخو لە ناو خۆیان لە دەرەوەی وڵات هاوردەیەکەین لە بیدایەتی ئەو پێگەیشتنە لە دەستی فەلاحەکانە کە لە دەستی فەلاحەکەیە فەلاحوەکو ئەوەی کە نییە ئەچێتە مەخزەنەکان و یاخۆچێتە ساردکەرەوەکانەوە لە دوای ئەوان سوورتنجیەکەن پاچێکەنەوە وردەکەی و هەم گڵەکەشی لێگرن ئەو سادێتە دەستی بێتە علوەکانەوە فرۆشێ بەس لە دەستی فەلاحەکانە تەبعاً لەوەی ئیهمالیش تیاکەن گڵەکەی پێوە بێ کە هەڵیەکەن گڵی پێوە بێ عەرزەکە شێدارە دوایە و گڵە وشکە بێتەوە ئەوەرێتە ناو گونیەکەوە ئیجنا هۆکارەکەی هەرەوەی. لەبارەی تەماتە چەندێک چۆتە سەر و پێشبینیش ئەکرێت گران ببێ؟ تەمان ئێمە تەماتەی ئێستا تەنها ئێسایی بەرهەمی بەسرامان هەیە. ئێمەش لە لای خۆشمانەوە هەر قەدەغە کرداوە هاوردەکردنی بەهۆی هەمان کە گۆڕێنی کەشوهەوا و سەرماوە ئەو بەرهەمە کەم بۆتەوە و بازێکی لە ناو چووە ئەو خۆی بیدە بە تەدریجیش هەموو ساڵە لە دوای مانگی دووەوە تەماتەی بەسراش بەرەو کۆتایی ئەڕوا ئەگەر بێت و هاوردە نەکرێ بەڵێ ئێستا ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی جێتە سەرەوە ئێستا دەوری 500 بۆ 600 دینارایە ئەوەی کە هی بەسرایە ئەحتیمالی هەیە لەم چەند ڕۆژی تا چینە ڕەمەزانەوە ئەگەر هاوردەکەی ئەو قەدەغەکردنی لە سەرڵ نەگیرێ گرانترە بێت. لەماوەی ڕابردووە هێنانی تەماتە بە قاچاق هەبوو چیتان کرد بۆ ئەم بابەتە؟ بەڵێ لەو وەختەوەی کە ئەو بڕیارە دەرچووە قەدەغە کراوە ئێمە بە هیچ شێوەیەک تەماتەی هاوردە بە تایبەتی ئێران و شوێنەکانی تریشەوە نەهاتووە. ئێستا کۆماری ئیسلامی ئێرانیش خۆی بڕیارێکی دەرکردووە کە چەند مادەیەک کە قەدەغاکە وەکو سێوە پرتەقاڵە هەمان هەم پەتاتەیە بازشتی تریشەکە ئەوانە پەیوەندی بە وشکە فرۆشەکانەوەی قەدەغی کردو لە بەری لە ناوخۆی ئێرانیشان نرخەکانی بەرز بۆتەوە ئیحتیمال ئەم سێ شتانەش هەر بەم شێوە گران بێ. واتە سێ و پردەخاڵیش بەرەوگرانی ڕۆ؟ تا ئێستا ئەو بریارە نەچێتە بواری جێبەجێکردنەوە بەپێی ئەو قەراری کە لە ئێران دەرچووە بۆ سێ ڕۆژی داهاتووە چێتە بواری جێبەجێکردنەوە لە دوای ئەوە بۆ چەند ڕۆژێکی کە ئەویش ئەگەر ئەو قەراری ئێران پێداچوونەوەی نەکرێ و قەدەغەکردنی دەست بچێتە بواری جێبەجێکردنەوە گرانە بێ بەڵێویش. تەماتە بە چەند ئێستا؟ تەماتە ئێستا لە دەوری 600 دینارە. پێشبینیەکرێت بچێتەوە کاتی گرانیەکە و کە لەمای ڕابردەوەی لێ هاو؟ ئەگەر هاوردە نەکرێ بەڵە پێشبینیەکرێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بچێتە سەر و 750 دینارە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون لە ئێستادا نرخی پەتاتە لە نزیکەی 900 دینارە و پێشبینیەکرێ گرانتریش ببێت و تەماتەش لە 600 دینارەیە و پێشبینیەکرێ بۆ مانگی ڕەمەزان ئەم نرخە بەرز ببێتەوە ئەگەر لە وڵاتانی دەوروبەرەوە ئەم تەماتەیە نەهێنرێتە هەرێمی کوردستان و عێراقەوە.